ڕۆژانە لە هەرێمی کوردستان ڕێژەیەکی بەرچاو لە گەنجانی کورد ڕێگەی سەختی کۆچبەری دەگرنە بەروبەرەو ئەوروپا کۆچ دەکەن. هۆکاری کۆچکردنی گەنجانی کورد بۆچی دەگەڕێتەوە؟ چارەسەریەکانی چین؟ بۆ قسە و گفتوگۆی زیاتر لەم بارەیەوە هەر ئێستا و بە شێوەیەکی ڕاستەوخۆ میوانداریم کردووە لە زۆربەڕێ سۆران ڕەشید، بەرپرسی میدیایی پرۆژەی کۆچبەر لە هەرێمی کوردستان. کاک سۆران، سڵاوم کاتت باش و زۆر سپاس کە میوانداری ئەمەد لە پرۆگرامی سپێدەی بەختەوەری لە رادیۆ سەلام قبوڵ فەرموو. زۆر سپاس سپێدە بەنەس بۆ هەموو بیسەران، زۆر مەمنونم. هەر بژی زۆر سپاست دەکەم. وەکو یەکەم پرسیار حەزەکەم بۆ ئێمە و بیسەرانی رادیۆ سەلام ڕوون بکەیتەوە ئاخۆ بە شێوەیەکی گشتی کۆچی گەنجانی کورد لەکەیەوە دەستی پێکردووە بۆ وڵاتانی دەرەوە. زۆر سپاس بۆیەوە قوربانە. دیارە شەپۆلی کۆچبەران بەداخەوە مێژوویەکی هەیە لە هەرێمی کوردستان. ئەگەر تەماشای مێژوو بکەین ئێمە شەپۆلی کۆچ لە ساڵی هەشتاکانەوە دەستی پێکرد. بۆ پێیکە لە ساڵی هەشتاکان ینی داستخانگیرێکی سیاسی هەبوو لە هەرێمی کوردستان بە بۆنەی حکمی ڕژێمی باسەوە، یاخود ئەوانێک کە بە پێشمەرگە و یاخود بریندار بوون، یاخود لە شارەکان وەکو لە شێوەیەک لە شێوەکان ناتوانێت بچنە شارەکان، ئەوان پەنایان برزە بەر هەندەران و وڵاتانی ئەوروپا داوای پەناهەندەی سیاسییان کردو. ئەمە قۆناغی یەکەمی یاخود دەستپێکی کۆچی خەڵکی هەرێمی کوردستانە بەرە وڵاتانی ئەوروپا و دەرەوە. ئەم قۆناغا دیارە ماوەی دە ساڵێکی خایاندووە، دواتر قۆناغێکی دیکە دەست پێکات. قۆناغی یەکەم دیارە بە ئەگەر تەماشای ڕێژەکە بکەین، ینی ڕێژەکە ئێستا زۆر کەم بووە. قۆناغی دووەم کە تەماشاکەن لە شەڕی ناوخۆوە دەستی پێکرد، لە سەرەتای دروستبوونی شەڕی ناوخۆوە خەڵکێکی زۆر لە هەرێمی کوردستان ئەمجارە بە ڕێژەیەکی زیاتر بەداخەوە کۆچیان کردو بە وڵاتانی دەرەوە و بە تایبەتی وڵاتە ئەوروپیەکان، بۆ ئەوەی کە دۆخی دارایی زۆر خراپ بووە و شەڕی ناوخۆش لە ئارا بووە، بۆیە ینی بە هیچ شێوەیەک هەرێمی کوردستان جێگەی ژیانیان نەماوەتەوە و ینی ڕێژەیەکی زۆر خەڵک ئاوارەی وڵاتان بووە. لەم دوو قۆناغەدا زۆر ئاسایی بۆ خەڵکی هەرێمی کوردستان توانیانە پەناهەندەیی سیاسی بەدەست بهێنن، بۆ لەبەرەوەی کە ناخوێنبیری سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری هەموو لایەنەکان هەبوون لە هەرێمی کوردستان، بۆیە زۆر بە ئاسانی وڵاتانی ئەوروپا توانیانە قەناعەت بۆ بکەن کە ئەم کەسە لە دەستی جەور و ستەم و وڵاتێکی ناخۆش ڕای کردووە. قۆناغی سێیەم دیارە کەشە بچمە سەر قۆناغی سێیەم لە ساڵانی 2008ەوە تاوەکو 2012 کۆچی پێچەوانە دەستی پێکرد. یعنی ئەوانەشی کە لە دوو شەپۆلی ڕابردووە ڕۆشتنە بۆ ئەوروپا هەندێکی زۆریان ئەگەڕانەوە بۆ هەرێمی کوردستان لەبەرەوەی دۆخەکە زۆر وەکۆڵێ ئاسایی بوویەوە، بابەتی سەخامگیری دارایی هاتە پێشەوە، کوردستان بەرە پێشبڕکێی باشی بەخۆی بینی لە ڕووی وەکۆڵێ دارایی و باری ئابووری و تەنانەت ئەمیشەوە. بەڵام بەداخەوە لە ساڵی 2014 و پیسان دۆخەکە وەکۆڵێ قڵب بوویەوە و کورد خۆمانەڵێ هاتنی داعش و قەیرانی دارایی جارێکی تر ئەوەنەی وەکۆڵێ زۆر زیاتر لە شەپۆلەکانی پێش و خەڵکی هەرێمی کوردستان کۆچیان کردەوە. دیارە ساڵی شەپۆلی سێیەم یەکانگی بوو یاخود هاوکات بوو لەگەڵ شەپۆلی سێیەم بە زۆربەی وڵاتاندا، لە سووریا، لە لیبیا، لە هەموو وڵاتانی کە شەڕ و شۆڕکردنیەوە بە تایبەتی تر عێراق و سووریا کە داعش هات. ساڵی 2014 و 2016 ینی کۆچێکی بێشومار لێرەوە دەست پێکرد. دەتوانین بڵێین بەپی ئامارەکان لە ساڵی 2014 تاوەکو ئەمڕۆ ساڵی 2020 مانگینەوەی 2020 نزیکەی 700,000 عێراقی کۆچیان کردو. ئەمە ژمارەیەکی زۆرە لە چاو شەپۆلی یەکەم و دووەمدا. باشە ئەم 700,000 کەسە بەشێکی زۆر لە ساڵەکانی 2014 و 15 بە تایبەتی تر 15 و لەگەڵ 16 کۆچیان کردووە. بۆیە ینی ئەگەر تەماشای شەپۆلەکان بکەین بەداخەوە سێ شەپۆلی سەرەکیە بووە تا ئەم ساڵیش شەپۆلی سێم بەداخەوە هەر بەردەوامە هەرچەندە لە سەرەتای ئەم ساڵدا شەپۆلی چوونی گەنجان و خەڵکی هەرێمی کوردستان بۆ دەرەوە بە ڕێژەیەکی بەرچاو کەمی کرد، بەڵام بەداخەوە کەمکردنەکردنی هۆکارێکی ناوخۆیی نەبوو. یعنی بەمانای ئەوە نەبوو کە حکوومەت توانیدێتی کاریگەری لەسەر گەنجانیدانی وڵات بەجێبێنەوە نەخێت. هۆکارەکە دەرەکی بوو بابەتی کۆرۆنا و داخستنی سنوورەکان و سووربوونی وڵاتان لەسەرکردنەوەی پەنابەران و کۆچبەران. بەڵێ ئەو هۆکار و پاڵنەرانە چین کەوا دەکەن گەنجانی کورد یاخود تاکی کورد بە گشتی بەرەو هەندەران کۆچ بکەن. بەڵێ ئێمە
دیارە وەکو پرۆژەی کۆچبەر چەند تیمێکمان هەیە چەند تیمێکی شارەزامان هەیە بە بەردەوامی ئەم تیمانە لە ئێستا ببوونی کۆرۆناوە ناتوانین گرتبوونەوە بکەین بەڵام لە پێش کۆرۆنا بە بەردەوامی هەموو هەفتەیە چەندین گرتبوونەوە و سیمینارمان ڕێکخستووە بەڵام ئێستا لە ڕێگەی هێڵی تەلەفۆنەوە ڕاوێژ دەکەین لەگەڵ گەنجانە بەڵانی کە ئەیانەوێ کۆچ بکەن ئێمە هۆشداریان پێدەین لە مەترسی ڕێگا لە مەترسی قاچاقچی لە مەترسی ژیان لە کەمپەکانە لەسەر شێوازی ڕاستی ژیانی ڕاستەقینە لە ئەوروپا بەڕاستی ئەو بەهشتە نییە یعنی ئەمە تەنها ئەڵبەتە لە ڕێگەی هۆشیارکردنەوە و پێدانی زانیاری دروست و باوەڕ پێکراو ئێمە کە ڕاوێژ دەکەین لەگەڵ ئەو کەسانی کە ئەیانەیە لێرەوە بیریان لە کۆچ کردەوە بە دڵنیایە لیان ئەپرسین کە خۆکار چییە ئێوە کۆچەکە ئێمە داتایەکی زۆر باشمان هەیە لەوەی کە بەڕاستی هۆکار چی ئەمانە کۆچەکان بە شێوەیەکی گشتی ئەگەر تەماشای ئەم هۆکارانە بکەین با لەسەرەوە باسییان بکەین بابەتی قەیرانی داراییە کە نەبوونی هەلی کارە یاخود بێکاری هۆکاری سەرەکی کۆچی گەنجانی هەرێمی کوردستانە بەداخەوە ینی زۆرێک لەوانێکی ئەمە قسەیان لەگەڵاکەین باسی مەترسی ڕێگان بۆکەین ئەلە کاکە من چۆنە بێ هەر ئەڕۆ تۆ توانێگەری شەکم و دۆزەرەوە با من نەڕۆ ینی زۆر جار ئەم قسەیە دێتە بەرگەی ئێمە بابەتێکی دیکە یعنی تەنانەت ئەوانەشی کە کاریان هەیە نەبوونی دڵنیایی ئابووری یعنی زۆر جار پێماڵن ینی زۆر ینی لە تاکێ چاوەڕێ بۆ نمونە هەڵگیر و بەغدادی ڕێبکەون تاکێ چاوەڕێ موچە و دابەشکردنی لیسی موچەوی یاە تاکێ چاوەڕێ هاتنەوەی داعاشبی لەبرەوە ناسەقامجیی دارایی زۆر کاریگەری هەیە ینی زۆر جار ئەڵێ من دڵنیا نیم لەوەی کە ینی چارە نووسم چی لێ ئۆکێ من ئێستا سیارم هەیە من ئێستا خانوم هەیە بەڵام من هیچ دڵنیایەکەم پێ دەبابەتی دیکە دڵنیایی نادڵنیایی یاخود ناسەقامگیری سیاسی ئەوەی بۆ خۆی ینی کاریگەریی زۆر گرنگی هەیە ئەوکەوەی کە ساڵی 2014 بینیمە شەپۆرێکی بێشومار لە خەڵک بۆ نێشتەڕی داعش نەبووی سەقامگیری سیاسی و یاساییەوە عفو ئەمنیەوە کۆچیان کرد ینی زۆر جار پێماڵێ ئەو ینی ئۆکەی ینی ئێمە تاکەی دانیشین بە دیار کۆبوونەوەی قۆڵی سیاخۆی ئەمانە هەموو قسەی ئەو گەنجانەیە کە من بەڕاستی ئەمە کۆڵێ بە وجدانەوە بیجارمەوە منەبوونی خزمەتگوزاری گشتی ینی زۆر جار پێماڵێن ینی تاکەی من چاوەڕێی بچووکترین خزمەتگوزاری خۆم بم ئەمانە هەموو نادادپەروەری کۆمەڵایەتی نادادپەروەری سیاسی یعنی زۆر لەو گەنجانە کە باسەکان ئەڵێ من هاوڕێکم لەبەرەوەی خزمی فلان و فلانە ینی تعین بۆ ئێستا منیش 4 ساڵە 5 ساڵە هەر چاوەڕێم ئیش نییە لە بیکەم زۆر کەس ینی لەوانەیە کە ئێمە ڕاوێژە لەگەڵاکەین باسکەوەکەن کە ماستەریان تەواو کردووە باسکەوەکەن کە ینی ئاستی فەنی باشیان هەیە بەڵام بەداخەوە هیچ ئیشێک نییە لێرە بیکەن لەبەرەوە بە کۆی گشتی ئەو کێشانەی ئەو کێشەی بەڕێوەبردننی کۆمەڵگەیی کە هەیە هەموو ئەوانە هۆکارن بۆ چوون و وەدەرنانی گەنجان لە هەرێمی کوردستان هەروەک جەنابەت کە باست کرد بەشی هەرە زۆریەوانەی کە کۆچ دەکەن گەنجن باشە مەترسیەکان و لایەنە نێرینیەکانی کۆچکردن بە تایبەت کۆچکردنی گەنجان لەسەر کۆمەڵگا چین ئەگەر باسی بەڕاستی لانی نەرێنی زۆرە ئەگەر تەماشاکەین ئامارەی کە من باسم کرد 700,000 کەس کە لە عێراق کۆچیان کرد لە ماوەی ئەم 4 ساڵە کەما ئەم 4 ساڵە ئەم 5 ساڵە ینی لە ڕێژەی 85 بەرەسەرەوەیان گەنجە تەماشاکە ینی بیرکە لەوەی کە گەنج هەمیشە وتەوە کە داینەمۆی کۆمەلگایە داینەمۆی گۆڕانکاریە ینی هیچ نەزهەیەکی گۆڕانکاری نامێنە لە وڵاتە بەڕاستی دەستی کار زۆر کەم بێتەوە بەداخەوە من دەستیارێکا باس لە دەبەری ڕاپەڕین بووم لەوەی کە بە ئەو هەموو ئامادەبانم بود لەوەی کە کەسی دەرەجەیەکی لە ئەوروپا ڕام پێ بکە ینی وەکدان یەک نەفەر دەستی بەرز نەکردەوە هەموویان دەستیان بەش کردەوە باشە وتم چیشیان چییە باشە پیشیان چییە من ینی خۆم ینی بەڕاستی شۆک بوو لەوەی کە من ینی تەخەبولی ئەو شتم ناکردم بڕایشم ناکرد ئەمزانی کە باکگراوندەکەم ئەزانی بەڵام ینی هەموویان باشیان ئەو کردی دوو دیش بوو یەکەم چێشخانە دووەم خەسەر بەداخەوە ینی ئەم هەموو دەستکارە زۆر باشە لێر تەنها ئەویان پێکرد باشە لەبەرەوەی ئەگەر ینی گەنج نامێنێن لە وڵاتە دووەم پارەیەکی زۆر ئەچێتە دەرەوە سێم کێشە کۆمەڵایەتەکانمان زۆر زیادە بن کەیسمان هەیە ینی دایان کەیسمان هەیە لەوەی کە پیاوە ڕۆژتووە و کەکەشتە وێژیانێکی دیکەی پێکێناوە لێرە ژن و ماڵی بەجێش بە دڵنیایەوە چەندین کەیسەیەکە پیسەرانی عزیز دەتوانن ینی ئەگەر بیانێت و ئیشی لەسەرکەن البەتە لە ڕێگەیەکی
یاسایی ئەمەتوانین کەسیان بێنێ زۆر جار بەداخەوە گەنج بۆ چوون بۆ ئەوروپا پەنا باتە بڕ ڕێگەی نائاسایی بۆ بەدەستهێنانی ئەو پارەی کە پێویستێت باشە ئەمە هەمووی کاریگەری نەرێنی هەیە لەسەر کۆمەلگا کە وەکۆڵێ ناکرێت ینی ئەمە پەرلەمانی کوردستان بەڕاستی لەمە بێدەنگ بێت لەبەرەوە زۆر گرنگە پەرلەمان حکومات بە دەرەجەی یەک زۆر ئاگاداری ئەم بابەتانە بن کە بەڕاستی تەماشاکەی گەنج نەماوە یعنی من بۆ منە تەماشاکەم لە بازاری ڕانیا پرسیارەکەم ئەڵێ هەموو شەوێ 5-6 نەفەر دەرەچێ زۆر ئەم بابەتەیان بەڕاستی ئەیکێ گۆڕانکاری بکات ئەیکێ هەوڵێک بات بەڕاستی وەکو دواپرسیار لە ماوەکانی ڕابردوودا وەزارەتی کۆچ و کۆچبەران عێراق ڕایگەیاند بەپێی فەرمانی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق هەموو کەمپی ئاوارەکانی عێراق و هەرێمی کوردستان دادەخرێن. ئایا ئەم بڕیارەی کە دەرچووە بۆ گەڕانەوەی زۆرە ملەی ئاوارەی ناوکەمپەکان بۆ زێدی خۆیان نابێتە هۆی کۆچبەربوونی بەشێکی زۆریان بۆ هەندەران و دەرەوەی وڵات؟ بەدڵنیایەوە ئەو بابەتە جێگەی نیگەرانیە بۆ نەتەوەی گوتەکان بۆ ڕێکخراوەکەیەکان بڕیارەی حکوومەتی عێراق بڕیارێکی باشە بەڵام ئەگەر بڕیارێکی مەدروست بووایە لەوەی کە بەدڵنیایەوە ئەو ناوچانەی کە ئاوارەکان ئەیانەوێت ئاوارەکان بچنەوە بۆ زێدی خۆیان ینی هێشتا ناسەلامەتن شانەی نووسی داشی کەدایە ینی بەپێی دوایین راپۆرتە لە دڵۆستەکان باسەوەکێکە لە شەڕ و شۆڕ لەو ناوچانە هەیە ئاوارەکان ناتوان بڕۆنەوە بە دڵنیایەوە ئەگەر بە زۆر بیان نێرنەوە تووشی بەیان کێشە بن بۆیە زۆرێک لەو خێزانانە بە دڵنیایەوە بیر لەوەکەنەوە کە ئەگەر کەریان نمێنێ بە دڵنیایەوە بیر لەوەکەنەوە کە بڕۆن بەرە وڵاتانی ئەوروپا تایبەتی وەک ئەوەی کە لە سووریا ڕوویداوە باشە ئێستا ئەگەر تەماشاکەین 3 ملیۆن هاوڵاتی سووری لە تورکیانە ئەمانە نایان لێ بگەڕێنەوە ئەگەری زۆریان لێکوێن کە بگەڕێنەوە بە دڵنیایەوە ئەچن بەرەو یۆنان وچن بەرە وڵاتانی ئەوروپا بۆیە ینی بەداخەوە ئەم بڕیارەی حکوومەتی عێراق جێگەی نیگەرانیە هەرچەندە تاوەکو دوێنێش عێراق ڕایگەیان کە سوورە لەسەر ئەو بڕیارەی و ئەیەوێت ئەم مەلەفەیە بە تەواوەتی دابخات مەلەفی بوونی ئاوارە لە هەرێمی کوردستانی عێراق بەڵام بەڕاستی هێشتا وڵا ئەو ناوچانەی ئازاد کراون هێشتا بە تەواوەتی ئاستی ئەمنیان تاو نییە و مەترسێکی زۆر هەیە لەوەی کە لە گەڕانەوەی شانە پشتەکانی داعش و تەماشاکەین ینی ڕۆژانە لە هەواڵەکانە ئەیبیسین و ئەیبینین لەوەی کە چالاکیان هەیە و خەڵک ئەفرێنن لەبەرەوە زۆر جێگەی سەرنجە بەڕاستی کە حکوومەتی عێراقی حتا نەتەوەیەکیەکان کە ڕاگەندرای بێت مەسەلەی ئەڵێ ئێمە ئەم بڕیارە ڕاوێژ لەگەڵ ئێمە نەکراوە کەواتە ئەم بڕیارە بەڕاستی زۆر نییە بۆیە پێویستە حکوومەتی عێراقی زۆر بە جارێکی دیەوە لەم بڕیارە بڕوانێت و دڵنیا بێت لەوەی کە خەڵکی خۆی خەڵکی پارێزەکانی کە ئەتوانن بە سەلامەتی بگەڕێنەوە زێدی خۆیان ئەو کات بڕیاری داخستنی کەمپەکان بدەن. بەڵێ زۆر بەڕێز سۆران ڕەشید بەرپرسی مێدیایی پرۆژەی کۆچبەر لە هەرێمی کوردستان زۆر سوپاس بۆ ئامادەبوونت لەم دیمانەیەدا. زۆر سوپاس بۆ ئێوە بۆ بیسەرانیش دەستان خۆش بێ زۆر سوپاس.